نیگەرانێکی زۆرە و طبعاً هەومان نیگەرانی بۆ ڕووداوانە نیگەرانەکەمان لەوەیە ئەم بۆردومانانەی تورکیا بابەتێکی دووبارە بۆیە یعنی ئەتوانم بڵێم لە دوای ئەوەی کە بەتایبەتی لە دوای ئەوەی کە هێزەکانی سووریای دیموکرات ئەرچی دژایەتیکردنیا خۆ لە ناوبردنی تیرۆری گرتە ئەستۆی خۆی ئەوە ینی زیاتر دووبارە بۆ تۆ ئەم ڕووداوانە بەتایبەتی لە چی لە ناوخۆی باشووری کوردستان بێت لە ڕۆژئاوای کوردستان بێت لە هەر شوێنێکی دیکە بێت کە بۆنی ئەوەی لێ بێت کە هێزەکانی سووریای دیموکرات یاخود ئەوانەی کە هاوپەیمان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتە کۆ دەبنەوە لەو خاڵ یەک دەگرنەوە لەو خاڵەکە کە دژایەتیکردنی تیرۆرە ڕاستیدا ئەم ڕووداوەش بە تێڕوانینی من وەکو پێشەکێک بۆ بابەتەکە بە تێڕوانی من هاوکاتە لەگەڵ ئەو سەرکەوتنێکی هێزەکانی سووریای دیموکرات بەدەستیان هێنا لە ڕۆژئاوای کوردستان توانیان پلانێکی گەورەی ئەتوانم بڵێم نێودەوڵەتی و هەرێمایەتیش چڵ بکەنەوە سەبارەت بەوەی کە جارێکە داعش دروست بکەنەوە وەکو گروپێکی تیرۆسی ببنە هەڕەشە بۆ سەر ناوچەکە و بەتایبەتی بۆ کورد و بۆ سەر مرۆڤایەتی جێگەی نیگرانیە حکوومەتی عێراقیش بێدەنگە بەرامبەر بەم ڕووداوە لە کاتێکدا کە ئەتوانین بڵێن ئەو ئەرکە قورسەی کە هێزەکانی سووریای دیموکرات کردێتە سەرشانی خۆی بۆ دژایەتیکردنی تیرۆر کە زیانێکی ئێزگا زۆریدا لە حکوومەتی عێراقی لە سەردەمانێکدا و ئێستاشدا ئەگەری دووبارە بوونەوەی ئەو زیانە هەیە بۆ حکوومەتی عێراقی کە دەبواە پێش هەموو کەسێک هەڵوێستی هەبواە بەرامبەر بەم ڕووداوە و لە هەمان کاتە هەڵوێستی ناوخۆییش بەداخەوە هەڵوێستی ناوخۆییش بڕۆ ناکەم هێزێک هەبێت ڕێگە لە خۆی پیشاندانی مەدەنیانە بگرێت لە باشووری کوردستاندا تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنها لە باکووری کوردستان تا ڕادەیەکی کەم هەیە بەڵام ئەوایە زیاتر بواە فشاران دروست بکردایە لەسەر دەستگا ئەو ڕێکخراوان ناحکومیانە یاخود ئەو ڕێکخراوانی کە بانگەشەی مافی مرۆڤەکەن چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چ لە ئاسی جیهاندا بەڕاستی ئەمە جێگەی نیگرانی دەبوای هەڵوێستمان وەکو خۆشمەخەمە پاڵن دەبوای هەڵوێستی زیاترمان هەبوایە بەرامبەر بە ڕووداوانە کە ئەتوانم بڵێم چەندین دەیە دووبارە ئەبێتەوە بەرامبەر بە ژن و منداڵ و تەنانەت کەسانی ئەوانی کە خاوەنی پێداویستی تایبەتیشن لەو شوێنانێکە ناومان ناوە کەم بەڕاستی زۆر جێگەی نیگەرانیە حکوومەتی فاشیزمی ئەردۆغان کە سەحالەن سەرپەرشتی ئەکات من بە تێڕوانینی من سێمین هەڕەشەی بابەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ئەردۆغانە ئەگەر یادمان بێت سوڵتان سەلیم یەکەمین هەڕەشەیە مستەفا کەمال دۆم هەڕەشەیە بە تێڕوانینی من ئەردۆغان سێمین هەڕەشەیە بەڵام هەڕەشەی ئەردۆغان لە هەر دوودانەکەی تر بەخۆترە لەبەری ئەو لە ڕێگەی جۆرەی لە ئیسلامی سیاسی و هێرشی لەسەر کوردستان ئەتوانین بڵێن کرێتە خاڵێکی لاوازی بۆ هەرێم بۆ کوردستان بۆ هەر تاجێکی کورد لە هەر پارچێکی کوردستاندا بێت و نابێ ئەوشمان لە یاد بچێ ئێمە ڕۆژانە دەیان جار و سەدان جار باسی ئەو کرد لەلایەن تورکیا فاشیستەکانەوە کە ئەگەر کوردێ لەسەر مانگیش حکومەتی دروستکایمە دژایەتێکین تەنها هۆکارێکی ئەوەیە تەسەو ناکەم هیچ هۆکارێکی دیکە هەبێت هۆکاری ناوخۆییمان هەیە یەکدەنگیەک هەڵوێستی لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی دیکەدا پرۆتستۆی ئەو ڕووداوە بکەن بە خۆ پیشاندان بێ بە ڕێگەی مەدەنی و لە ڕێگەی لە بابەتی هەرێمایەتیە حکوومەتی عێراق کە بەرپرسی یەکەمە چکە ئاسمانی ئەو پێشەل کراوە لەلایەکەوە و هەروەها لە ئاسی نێودەوڵەتیشدا ئەتوانین لەڕێی ڕێکخراوە جیاوازەکانەوە پامی خۆمان بگەینین بۆ نەتەوەی گردوگان ئەگەر بتوانێت لێەوە شتێک بکرێت بەرامبەر بە حکوومەتی تورکی وڵی لە ڕاستیە خۆی تورکیا لە ئەتاتورکەوە هەتا ئۆردۆغان هەر عوقدەیان بەرامبەر نەتەوەی کورد هەیە لە هەموو دنیا تەنها یەک دوژمنیان هەیە ویژ میلەتی کووردە ئەوان ئێمە بە دوژمن نەزانە لە بنەڕۆتا کورد هیچ نەتەوەیەکی بە دوژمن نەزانانی و تەنها داوای مافی خۆی کردووە ئەوەتە بینین لە تورکیا ئامادەی زمانی عەرەبی لە فڕۆکەخانەکان لە شوێنە ڕەسمیەکان لە شوێنە گەشتیاریەکان زمانی عەرەبی تەنانەت لە ئامێرەکانی پەیوەندی هەمووی بە زمانی عەرەبی بەردەستە بۆ 2 تا 3 ملیۆن سووری عەرەب کە ئاوارن لەوێ بەڵام 30 ملیۆن کورد لە ناو خاکەکەی خۆیان کە هاونیشتیمانیانی ئەو وڵاتن بۆیان نییە بە 1 و 6 باز لە کوردبوونی خۆیان بکەن کە ئەبینین لە عێراقا قەیس خەزعەلی ڕئیسی عەسایبی ئەهلی حەق ئەو دێتە جواب لەسەر بۆردومانەکەی مەخمور و شنگال بەڵام بەرپرسەکانی کورد بێدەنگ سەیری بابەتەکەکەن و دانیشتون وەک تەماشاکارێک و هیچی تر بەڵکو قەیس خەزعەلی کە عەرەبیشە و هاومەزهەبی ئەوانیش نییە هاونەتەوەیان نییە بۆردومان کراوە شوێنەکە شوێنی کووردە
ئەو ئەڵێ وەڵامی توندمان بۆ هێرشە داگیرکاری و ستەمکاریەکانی تورکیا بێ بەڵام ئەبینین نە لە زۆنی زەر نە لە زۆنی سەوز هیچ کەسێک هەڵوێستێکی ئەو توی نییە لە بەرامبەر ئەم بۆردومانانە کە ئەوە حقەتێکی تاڵە ئێڵێن ئەم بابەتە علاقەی بە ئەوەیە کە ئەمانە نایانوێ خۆیان لیان تێک بچێ نانەوێ ئەو بەرژەوەندیە سیاسی و اقتصادیانەی حیزبیانی خۆیان هەیە لیان تێک نەچێ ئەنا بواە بەدەنگ بات نایەوە ڕوبەڕووی هەر هێرشێک بوونایەتەوە ئەمە بەسراوەتەوە بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمەوە بە تایبەتیش حکوومەتی عێراق بە دەرەجەی یەک ئەبێ حکوومەتی هەرێم خۆی هەوڵی جددی بخاتە گەڕبووی فشار لە دەسەڵاتدارانی بەغا بکە دەسەڵاتدارانی بەغا بە جددی بێنە پێشەوە مەنعیەوە بکەن بۆچی لە سەردەمی سەدام حوسێنە لە ماوەی چارێکێکە نزیکەی 100 کیلۆمەتر دوو تیارە عراقی هاتبووە ناو خاکی عراق لە ماوەی چارێکێکە هەردووکیان خلانە خوارەوە و تورکیاش نەیتوانی هیچ قسێ بکە یەک جار دەست درێژیان کردەوە بۆ سەر عێراق ئەویش دوو فڕۆکە بەس ئاسمانی عێراقیان بزان و خلانە خوارەوە خێرە ئەم عێراقا ئەوەندە لاواز و ئەوەندە بێسیادەیەکەوا بێدەنگە لە ئاستی هەموو داگیرکاریکی سەرجەم وڵاتان بە تایبەتیش تورکیا کە داگیرکاری و هێرشەکانی زیادەڕەویەکانی ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانە بە بەردەوامی هەیە بەداخەوە بۆیە بێ ئەمە حکوومەتی عێراقی بێتە دەنگوە ئەو سنوورێک دابنێ بۆ دەست درێژیانە حکوومەتی بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێم خۆی فشار بخاتە سەر بە وەرەقە جیاوازەکانی خۆی فشار بخاتە سەر حکوومەتی عێراقی